لارکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش دوای جەژنوە چاوەڕوانەکرێ هەندێک پرسی دیاریکرا و جا بە گفتوگۆ و بەدانوستان و تەنانەت بە جۆرێک لە هەڵکشان و داکشانیش لە نێوان هەرمی کورسان و بەغداد بەردەوام بێ با بڵین ساکارترین شتێکە ئێمە لە هەرمی کورسان چاوەڕێی بین ئەگەری بڕیارێکی وەلائیە لەبارەی بڕیارەکەی وەزارەتی دارایی عێراق بۆ نەناردنی موچەی مانگی 5 ئەمە کرێیان نازانین و بە دڵنیاییەوە ئەو سکاڵایش کە لە بەردەم دادگا پێشکەش کراوە دووبارە پەیوەستە بە جگە لە بڕیارە وەلائیەکە داوای پرسی تەوتینکردن و ناردنی موچەی هەرێمی کوردستانەکە ئەمە دادگای فیدرالی دیار نییە لەبارەیەوە چ بڕیارێکەیە زۆربەی یاساناسەکان بەرەو ئەوەن کە مادەم دادگای فیدرالی پێشتر بڕیارێکی لەو بارەوە هەبووە پێ ناچێ قەرارێک یان بڕیارێکی دیاریکراو لەو بارەوە با جا ئەگەر ئاواژ بێ ڕاستیەکەی بڕیارە وەلائیەکەش ئەگەر کاریشی لەسەر بکا پێش ئەوەی بڕیاری دیاریکراو لەسەر سکاڵاکە بەڵام دواتر بە دڵنیاییەوە پوچەڵە بێتەوە بڕیارە وەلائیەکەش نامێنێ بۆیە بە هەرێمی کوردستان و بەغدا ئەگەریانەوێ لە چارەسەرن ڕاستیەکەی هیچی دیکەیان لەبەر هیچ دەرفەتێکی دیکەیان لەبەر دەمانیە گفتوگۆ و دانوستان نەبێ بە دڵنیاییشەوە کاتێکگە گفتوگۆ و دانوستانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد دوای ئەو هەموو کێشمە دروستە بێتەوە ڕەهەندی هەم یاسایی و دەستوری وەرەگرێ هەم ڕەهەندی دارایی و سامانی سروشتیش بە دڵنیاییەوە لەسەر و هەمووشیانەوە کە ڕێچکەی ئەم گفتوگویانە دیاریەکە ڕەهەندە سیاسیەکەیەتی تێگەیشتنە سیاسیەکەیەتی بۆ جۆری پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغداد جا ئەمانە ڕاستێکی وردیکەیتەوە دنیایەکشت لە خۆگرێ ئەم دنیاشتم لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم کاک بورهان ڕەشید پارێزەرۆندامی پێشووتری پەرلەمانی کوردستان بە خێربی کاک بورهان ئازاد دۆسکی شرۆڤەکار و ڕایشکاری یاسایی کاک ئازاد ئێوەش بەخێر بن چاوی من ڕێگەم بە حکمی تەمەن لای کاک بورهانەوە دەستیا بکەم تازی گەورەیە و لە خزمان ناوێ پیر بێ بۆ خۆی کاک بورهان ڕەشید پێش هەموو شتێ بۆی لەبارەی شتێکی ئانیەوە کە دەست و بردەکرێ ئەم مەسلەی ئێستا ئێمە تێکەوتوین ئەم کێشەی ئێمە تێکەوتوین و خەڵک چاوەڕێتی موچەی مانگی 5 ئەکرێت چارە سەری بکە بڕیارە وەلاییەکەی کە داوا کراوە محکەمەی فیدرالی ئیشی لەسەر بکە ئێمە بڕیارە وەلاییە دوای جەژنە بینین یان نا ئەنی کۆی سکاڵاکەش مەگەر بکرێت سەرنجت لەسەری هەبێ لەلایەنە قانونیەکەیەوە سوپاس دەکەم مادی 93 و 94 دەستوری دایمی عێراقی 2005 وەزان مادی 94ەکەتی دەڵێ قرارات المحكمة الاتحادية العليا باتة وملزمة للسلطات كافة يعني أما بنبرا قرارێکی کۆتاییە محکەمە یەکجار بڕیار دەرەکە بڕیاری خۆییاوە تەسلیمی داهاتی نانەوتی تەوتینی موچە تەسلیمی داهاتی نەوتی ئەمانە بڕیاری خۆیاوە لە قەراری 224 2023 کە لە 2024 دەرچووە لەبەر ئەوە من نازانم محکەمەی ئیتیحادی عولیا پەنابا بۆ دەرکردنی ئەمری وەلائیە هەر ڕەفزی داواکە ئەکا ئەڵێت من قەراری خۆمم ماوە ئەگەر لایەنێک هەیە خەرقی قەرارەکەی کردووە بۆتانەی ئیجراعاتی قانونی لەگەڵاکەن سکاڵای لەسەرکەن بە مادەی 329 یا 330 قانونی عقوباتی عێراقی 111 ساڵی 1969 معدل لەبەرەوەی لە مادەی 329 و 330 هاتووە هەچ کەسێ قانونی جێبەجێ نەکا هەچ کەسێ قەرارێ جێبەجێ نەکا عقوبەی رێ بەوە بۆی دیاری کردووە بۆی نییە قەرارە وەلاییەکە دەربکە اینجا مەسەلەن بڕیارێک لەبارەی داواکەوە بە سکاڵاکەوە بە بۆچی منەڵێم بڕیارە وەلاییەکە دەربکات چونکە ئەو بڕیارە وەلاییەکە پەیوەست نییە بە جێبەجێ نەکردنی بڕیاری دادگای فیدرالی پەیوەستە بە بڕیارێکی دیکەی وەزارەتی دارایی وایە کە ئەکرێ بەڵام قەراری 224 2023 قەرارێکی ینی متەکامیلە ینی قەراری محکەمە تەجزیە ناکرێ ئەمە یەک پاکێج قەراری خۆیاوە محکەمە یەکجار لە مۆزوع ئابڕیارەیە ئایا ئەمری وولایی دەرەکایە دەری ناکە ئەوە گەیشتوتە ئەچێتە سەر ئیجتیهادی دادگا بەڵام طریقی ئەسەح ئەوەیە کە لە دادگاکانی لێکۆڵینەوە شکات لەو لایەنە سکاڵا لەو لایەنە بکرێت کە جێبەجێ ئەوە ناکە جێبەجێ ئەو ئیلتیزاماتانە ناکە کە ئەو قەرارە
لە ضمنی و قەرارا هاتووە قەرارەکە ئیشارەتی پیاوە. باش بەو منتیقە بێ بڕیارەکەی وەزارەتی دارایی پێچەوانەی بڕیارەکەی هیچ پێچەوانی بڕیاری دادگای فیدرالی نییە. قەراری دادگای فیدرالی ئیسینادی کردوتە سەر تەقاریری ڕقابەی مالی قەرارێکی زۆر دوور و درێژاگەر تۆ دیقەتی بی ئیسینادی کردوتە سەر قانونی ئیداری مالی کە لە قانونی ئیداری مالیە هاتووە پێویستە هەرێم نیوەی داهاتی نانەوتی خۆی تەسلیم کە و ئیسینادی کردوتە سەر کۆمەڵێ قەوانین و قەراراتی پێشوو لەبەر ئەوە هیچ خەلەلێ لەو قەرارانیە و وەزیری مالیە کارێکی ڕەنگە موچە خۆران پێیان ناخۆش بێ کارێکی ناقانونی نەکردووە ئیلتیزامی قانونی لە موازنەیە ئەمە نەمەبلەغ بۆ ئەم ساڵی تۆ دانراوە بۆ داهاتێ تۆ ئەمەەی خۆتێ وەرگرتووە بە مەقاسە یعنی بەوەی کە لەلاتەوە بۆی کە وەرێگرتووە ئەخر وەزارەتی دارایی بۆ پارە دەباتی حەقی خەڵک حەقی موچەخۆر لە حکوومەتی هەرێمی کوردستانە من حەزەکەم یەکش پێ بڵێم لە قەراری لە آخر کتابی وەزیری دارایی عێراق تەیب سامی لە دوو لاپەڕە پێهاتوە لاپەڕە و نیوەکە لە کۆتایی لاپەڕە یەکەمە جەدوەلی داهاتی نەوتی و نانەوتی ساڵی 23 و 24 و بیدایەتی 25 جیاوە و ئیشارەی بە تەقاریری دیوانی ڕقابی مالی دیوانی چاودێری دارایی هەرێم و دیوانی چاودێری دارایی عێراقییاوە بە تەقاریرەکانی ئەوان ناوە خۆ لە خۆی و بڕیاری نەیەوە ئەڵێ تۆ ئەمەە پارە بە پێ ئەم تەقریدانی دیوانی چاودێری دارایی هەرێمیش لەلایە کە تۆ لە لاتە ئەمە پارەیە لە دەستایە بۆ نایی بە موچەخۆری خوب سێ سەرنجم نووسیوە هەرسێکی یەکەم بەسیار بەجیا بەسەرەوە چونکە زانم لەو چێ گفتوگوی دیکەش دروست بێ باڵێ باش یەکەم بڕیاری نەناردنی موچە لەلایەن وەزارەتی داراییەوە پێچەوانەی بڕیاری دادگای فیدرالی نییە بە ناردنی موچە و جیاکردنەوەی لە پرسە سیاسیەکان و کێشمەکێشمەکانی داهاتی نەوتی نەخێر بڕیاری لە خاڵی شەشەمی پێم وابێ بڕیارەکەی محکەمی فیدرالی من بە بڕوای یاسایی من نەخێر هیچ بڕیارێکی ناقانونی نییە بڕیاری وەزیری دارایی تۆ سەقفێکی مالیە بۆ دانراوە هەرێم بە داهاتەکانی خۆی و ئەو پارەی لە حکوومەتی فیدراڵە بۆیە ئەمە نەیە ئەو پارەی وەریە سەقفی ئەو پارێ تەواو بۆ قەپات بوو ئێستا تۆ بۆ نمونە ئەم ساڵەڵێ 50 وەرەقە مەعاشی ئەم ساڵ هەموو ساڵەکەتە تۆ لە مانگی شەشا هەموو پەنجاکە لە لات کۆبووتەوە ناتوانێت ئیدارە زیاتری بۆ سەرفکە. باش کاگازات بڕیاری وەلای ئەبینین یان ناوە ئەشزانم تەسەوڕەکەم سەرنجت لەسەر ئەوە هەبێەوەی وەزارەتی دارایی کردوێتی قانونیە یان نا و لە دوای جەژن ئێمە چییە بینین لە ڕووی قانونیەوە لای محکەمەی فیدرالی سکاڵایکی لە بەردەمایە داوای دوو شتەکەکەم ئەمریکی وەلایی دووەم ئەوە دیارە داوایکی دەست خۆش کاکڕانچ کاک بورهان ئاماژەی بەوە کرد طبعاً تۆ محکەمەی اتحادی جگەلەوەی کاک بورهان مادەی 93 ئاماژەی پێکرد قانونێکیە قانونی ژمارە 25/2021 معدل و بەپێ ئەم قانونە لە مادەی 3 ڕێگەی پیاوە کە نیظامێکی داخلی هەبێ ژمارەیەکی 2022 محکەمەی اتحادی لەسەر قانونی مرافعاتە ڕوا وەکو مەحاکمە ئاساییەکان کاک بورهان ئاماژەی بە شتێکی کرد من تاوێ متفقم سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت کە ئەمری ویلایی کاک ڕەنج ئەمری ویلایی چۆنە تۆ لە ئەسڵدا ئەمانە لە قانونە پێڵەن لە مەحاکمی مستعجلە قەزای مستعجلە یاخود الطلب على العرايض بيلن طلب لسر وكو چۆن بڵێ شتێکە تەلەفە بێ داواکەی لە محکەمە بەپەلە مەبەستم چییە کە تۆ چی داوا یاخود سکاڵات وەمارەکەی لە محکەمەی اتحادی تۆ دوو داوات هەیە داوا ئەسڵیەکە لە نظامی داخلیەکە ئاماژە پێکراوە کە داوای ئەسڵی و تۆمار کرد بابەتی داواکە بۆ نمونە پەیوەستە بە موچەوە یەیت لە کۆتاییەکە ئەڵێ من داواکارم لە محکەمەی بەڕێز بە پێ مادەی 152 153 154 قانونی مرافعات ئەمرێکی ویلایی مستعجلم بۆ دەربکە تا حەسمبوونی داوای سەرەکی داوای ئەسڵی من زۆر جار خۆم داوام تۆمار کردووە طبعا محکەمە کاک بورهانیش ئیطلاعی هەیە زۆر جار کە داوا ڕەتەکە ئەڵێ بریارمیا بە ڕەتکردنی ئەمری ویلایەکە بۆ ئەڵێ چکە داخڵبوون لە ئەمرە ویلایەکە وەکو داخڵبوونە لە داوا ئەسڵیەکە داوا ئەسڵیەکە دوو ئەوەی کاک بورهانی شووتی تۆ لە قانونی ئیزبات شتێک هەیە لە مادەی 405 پێڵێن سەبق و فەسڵ کاک بورهان ئاماژە بە قەراری محکەمەی اتحادی وەوەی بەڕێزیشت
ژمارە 224 269 ئەوەی بەڕێز هاوپیشەمان کاک بەکر حەمە سدیقی تیا بوو داواکە لە ساڵحیان یەکلایی بووەوە قانونی ئیزبات یان لە مەحاکمی عادیشە تۆ بابەتێک پێشتر محکەمە بڕیاری تیادا بێ نایەت بۆت لەسەر هەمان بابەت بەتی تیا بکە بۆیە من پێم وایە سەرەتاش وتم ڕەنگە عریزەی داواچکە لە قانونی مرافعاتیشە ئاماژە پێکرا ئەڵێ ئەگەر تەنانەت خصومەش بگۆڕێ داواکار و داوە لە سەرکراویش بگۆڕێ مادەم بابەتەکە عینی بابەتە هەر داوا ڕەتە بێتەوە سەبقی قرار و سەبقی حکم بەڵێ سەبق و فەسڵ لەبەرەوە من لەو جانبەیە پێم وایە و محکەمەی ئیتیحادی بە سۆدانیەوە بە سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستانیشەوە سەبارەت بە هەژماری من داوای تەوزیحیان کردەوە کە ئایا تەوتین لە ڕێگای ئەو بانکانەی مۆڵەت پێدراون ئەمە شملایە دستوریە یاخود لەگەڵ قەراری محکەمەی ئیتیحادیە گونجێ محکەمەی ئیتیحادی جوابیاتەوە وەڵامی دراوە ئەڵێ ئەو بانقانەی کە لە هەرێمی کوردستان مۆڵەت پێدراون دەتوانن پرۆسەی تەوتین وەکو کە ئینەوە بڵێ هەژماری من لەبەرەوە من پێم وایە ئەو داوایە منتج نابێ ڕەنگە چەندلایەنێکی سیاسی بۆ بانگەشەی پێشوەختەی هەڵبژاردننی پەرلەمانی عراق ئەنجامیانە وەکو لایەنە قانونیەکە و کاک بورهانی ئاماژەی پێکرد وە خودی خاوەنی ئەم سکاڵایە یعنی زیاتر هەڵناگرێت دوایەوە سکاڵای دووە میشمانە بوو کاک بوران سەرۆ کۆماریش سکاڵایەکی تری تۆمار کرد ئەگەر غەڵەت نەبم بە ژمارە 2025 یعنی هاوت زیاتر ڕوونکردنەوەیدا ڕەنگە لەبەر پۆستی سەرۆ کۆمار بێ یعنی وەکو چۆن بڵێ تەوزیحێکی زیاتر من پێم وە بەپێ قانونی عیلاجێکی تری هەیە عیلاجەکەی تری ئەوەیە لە محاکمی تحقیقی عادی بە مادەی 329 یاسای سزا شکات لە سەرۆکی حکوومەت و وەزیری مالی هەرێم بکەی سکات لە سوودانی ڕێژەرای عێراق وەزیری مالی عێراقکەی بڵێ ئەمە ئەڵێ قەرارەکە تایەتۆ قەراری 224 2023 ئەڵێ تەوتین بنوك العاملة خارج الإقليم بنوك العاملة خارج الإقليم ولا بريارك بس ولا الرونكرنو كان يا أخوي نا الرونكرنو أستاذي برزم الرونكرنو قوتي قرارينية أو إلا محكمة إيشي بيكتي قرار الرونكرنو قوتي قرارينية تو أني للرئي وشكات كي داوي بفي مادي 240 داوي هنا إجراءاتي إداري كي 240 أصول لما حاكمي تحقيق بلي داوا كارم لبنكي ناوندي عراق تعليقي ئیجازاتی ئەو بانکانەکە کە پێچەوانی قەراری محکەمەی دەستوریە جوڵێنەوە ئەم بانکان ئەم شەش بانکەی ئێرە لە هەژماری منانەوە بۆ پشتیان نەشکێ کە تعلیقکرا معاملاتیانە وەستێنرێ جایزیشە بەپێی مادی 249 محکەمە بۆی هەیە محکەمەی تحقیق لە مەراحلی تحقیقا قەراراتی ئیداری دەرکات ئەوە بۆ موچەخۆر شتەکە چارەسەرەکە یان قوڵتری سەریعترینە من بڕۆم وایە سەریعترە قراراتي محكمة تحقيق رانش من كاك برهان آماجة بماديك قانوني عقوبات كاك برهان السياسة وشنا جريمة قيام بالفعل أو امتناع عن فعله كتو قرارك جيبجينا كي خوي لخويا تاوان تشكيلك لبرا ومن بيما أجروكو قضاء كخوشم لدواي ججن يعني إن شاء الله نيازم لبيشة إما محاكمية إما رنجة الهرمي كردستان لدواي إقرار الدستور تو دو دادگاي تريتها كاك برهان آماجة با قرارێکی وەزیری مالی عێراقی کرد تایف سامی هەموو قەرارێکی ئیداری قابلی تەعنە لە بەغا دوو دادگای تریتە محکەمەی قەزای ئیداریمان هەیە لەگەڵ محکەمەی قەزای مۆزەفی بەپێی قانونی مەجلیسی شورای دەوڵەت معادل ئیش ئەکات ئەم بۆ پێم وایە دوو مەخرەجی ترە ئەمە وەکو پارێزەر دراسەمان کردووە بەپێ مؤسسات ئەو مؤسساتە قەزایانە خۆم لە پێشە باواز لەسەر ناردنی بەڵێ لە قەزا لە محکەمەی قەزای مۆزەفی ئەوەی لێ سەنەدی دەستوریشی هەیە مادەی سەی دەستور بەڵێ لا يجوز تحسين يحظر تحسين أي قرار إداري أي قرار أو عمل إداري من الطعن حظرك جواب السر جريسك أزاني بوشي كاك شنها منفذية اللي داخلات شنها منفذية ترهي إيش لسه إيش شو كسري كاك برهان ما جي بيك مادين وشواري دستور عليه قرارات المحكمة الاتحادية بات وملزمة قانوني مجلس الشورى الدولة كمحكمة إدارية عليا للسرياروة ديسان لما ديك هاتو عليه قراري أم محكمة ملزمة بات بوه موصل كاتب رياركي وزارتي داري بنا ناردين لايتو قانونية كاك برهان الله قانونية كاك رانش من لويا لقل كاك برهان خلاف أزاي لدرچوني برياري توطين خودی محکمه اتحادی که من دوای سکالای کم تومار کرد اما نبی بهین یعنی لعریزی دعوایا
بۆ نووسی وتم ئەم قەراری تەوتینە زۆر قورسە جێبەجێکردنی و ڕۆژگار گەیشتە ئەم ڕۆژگارەی کە بینیمان کێشە چکە بۆ کاکە ڕەنج لە مادەی 121 دستورە بڕگەجیمەکەی زۆر وازحە ئەڵێ بەشێک لەو داهاتە ئیتیحادیە کە دەسەکەوێ لە حکوومەتی فیدراڵی ئەبێ بۆ هەرێم و پارێزگایەکان دابنێ کە ئێمە باسی هەرێمی کوردستانەکەین کاک بورهان ئەزانێ لە دوای 2005 بووە هەرێمی تریش تەشکیل باە لە عێراقا واز لە بابەتی سیاسی بێنە با دوورکەوینەوە مەبەستم چییە؟ حەسەی هەرێم ئەوەی کە ئێستا بڵێ لایەنی قانونی تایف دەعمی پێکردووە من نمونەیەکە ێنم کاکڕنج ئەڵێ داهاتی نەوتی و لا نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕادەستی نەکردووە لە قەراری مەحکەمەی ئیتیحادی بڕگەیەکی تێە ئەڵێ یەجب فەصل ڕەواتب موظفین ئیقلیم کوردستان لە هەموو نیزاعاتی سیاسی نێوان حکوومەت لەسەر چی؟ لەسەر مادەی 14 دستور پشتی پێبەستووە المەبدە المساوات کاگازات ئەویش ئەڵێ نیزاعی ئێمە سیاسی نیە نیزاعێکی مالی و فەنیە خۆی ڕاستە محکەمەی فیدرالی توێتی نابێ ئەمە بێتە هۆی بەڵام بۆ تەیف سامی بیانی جوابێت وڵێ نیزاعی من نیزاعێکی مالی و فەنیە نیزاعی سیاسی نییە بڕیاری قەرارە هینە ئەوراقی دیوانی چاودێری دارایشی لەلایە بۆ سەنەدی قسەکانی کاک ڕەنج هەڵەیەکی تەشریعی هەبوو بەداخەوە زۆربەی پەرلەمانتارە کوردەکان لە بەغا کە قانونی موازنە سیانزە ژمارە سیانزە بۆ ساڵەکانی دارایی 2023 24 25 پەسەند کرا دوای ئاخیر هەموار بە قانونی 4 2025 کە مادە دوانزەکەی بوو کولفەی ئینتاج و ئەوە لە هەرێمی کوردستان هاتن زۆربەی پەرلەمانتارەکان وتیان ئێمە ڕاستە مادەی یانزەیە ئەها ئەڵێ ئەو پشکەی کە حکوومەتی ئیتیحادی ئەبێ ئەولیەت بدرێ بۆ ڕەواتب باشە شتێک غەڵەتێکی تەشریعی ڕوویاوە کە زۆربەی پەرلەمانتارەکان درکیان پێ ناکرد لە دوای 2015ەوە شتێک لە عێراقا هاتووە جاران شتێک نەبوو بە ناوی ئینفاقی فعلی کە پشکی هەرێمی کوردستان زێباری خۆی کاک بورهان بەڕێزت مشەڕع بووی ئەمە یاساناسی قانونی ئیداری مالی پێشووە باسی ئینفاقی فعلی من لەگەڵتان قانونی ئیداری مالی پێشوو لەناو پەرلەمانە من دیفاع لە کاکۆشیاری و هەرک بە ڕێزێکی تر بێ ناکەم لەناو پەرلەمان نوێنەری کوردت هەیە تۆ ییت لە مادەی 121 دستور بڕگەجیم ئەڵێ تختص جزء من الإيرادات الاتحادية مستحصلة اتحادية بۆ هەرێم و پارێزگاکان بۆ پەرلەمانتارە کوردەکان بەڵێ ئێستا قەوسەکەت مەجال تێمێ هەرێمی کوردستان لە ساحەڤەکە کە ئەهاو تا 2014 پشکی بوجەکەی لەسەر نەفەقاتی سیادی بوو تۆ باسی کاکۆشیار دەکرد با من دیفاعێکیش دەفعێکی قانونی بکەم دیفاع نییە وەکو قانونیەکە سۆدانی کە هاتە هەولێر ئەم کابینەی تەشکیل کرد بە تایبەت لە هەولێرە بڵێ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کاک مەسرور داوای کرد وتی ڕەواتب و پشکی بوجە پشکەکەی لە ئینفاقی فعلی بێنە بۆ نەفەقاتی حاکیمە سیادی سۆدانی ڕازی بوو ئەمە قەرارەکەشم لایە کە کاک بورهان ئەزانێ بە پێ مادەی هەشتای دستور بڕگە چوارەکەی ئەمە دستورم لایە کێ پرۆژە قانونی موازنەدا ڕێژێ دەسەڵاتی جێبەجێکردنە سەرۆک وەزیران ئەینێرێتەوە پەرلەمان باشە بە پێ پرەنسیپێک لە دستورە هەمانە مادەی 47 دستور ئەڵێ پرەنسیپی لە یەکجیاکردنەوەی دەسەڵاتەکان هەر پرۆژە قانونێک بێت یاخود اختصاصی دەسەڵاتێک بێت دەسەڵاتێکی تر وەکو پەرلەمان بۆی نییە دەستکاری بکە پشکی هەرێمی پشکەکەی هەناردیان پەرلەمان لە سەردەمی پێش هەلبوسیە پشکی هەرێم لە نەفەقاتی سیادی هێنانەوە کردیان بە ئینفاقی فعلی ئەمە من پارێزەری سەرۆک وەزیران نیم هی هەرێمی کوردستان ئەمە قەرار چی کرد سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان پەنای بۆ مەحکەمەی ئیتیحادی برد ئەو دەعوایی تیا تۆمار کرد ئەمەدا بە ژمارە 168 وتی پەرلەمان بەپێ پرەنسیپی عەفو و مەحکەمەی ئیتیحادی بەپێ پرەنسیپی لە یەکجیاکردنەوە چەندین دەفعی تری قانونی من مەبەستم چییە ئەگەر موچە و پشکی بوجەی هەرێمی کوردستان لەسەر نەفەقاتی سیادی بووە ئەوەی کاک بورهان وتی بەپێ عەمەلیە حسابیەکەی تایفیش زۆر ڕاستە موچەی موچەخۆرانی عێراق بەغدا ئێستا من وەبزانم کە لە مادەی هەڵە نەبم یانزەیە کاکڕەنج سەیریکە حەشدی شەعبی سوپا تەنانەت ئەم مەحکەمە ئیتیحادیەکەش
چەنین مؤسساتی تری گرنگی عێراق لەسەر نەفەقاتی سیادیە بۆ مۆزەفینی هەرێمی کوردستان خۆ ئەم پارەیە کە لە موچە لە شەڕی داعشە موچەی مووسڵ و شوێنەکانی دیکە کە داگیر کرابوو ئەدرا ئێستا بەستخوا قەوسێکی بچوو با داعشنا بەس داعشنا لە 95 کە قەراری مەجلسی ئەمن دەرچوو سەر بە نەتەوەیە گرتووەکان دوای ئەو حیسار و گاماروەیە خوێنمشترین ڕژێم لە دەسەڵاتا بوو لە عێراقا کاک بورهان قەراری مەجلسی ئەمن نەوت بەرامبەر بە خۆراک 1966 ساڵی 98 بوو بەڵێ 98 بوو سەدام ئەوسا بەعس نەیەتوانی بڵێ من پشکی خواردنەکە ئێستا ئەو خواردن و بەشە خۆراکە ئاهاو وەکو موچە لە ئێستا گرنگتر بوو سەدام ئەیتوانی بڵێ هەردوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان دەسەڵاتم نییە و داهاتیش تەسلیم ناکەن ئەی بۆ ناردی کردی ئەم جیاوازیە بەڵام پرسیارەکەم یەکەم لە ڕووی داراییەوە ئەوەی تریف سامی کردوێتی هەر سێ ساڵەکەی بەیەکەوە کۆ کردوێتەوە کە تۆ هەرێمی کوردستان پشتی نەماوە ئەمە ناونراوە کوفری دارایی لای پسپۆڕە ئەوانەی کە پسپۆڕی ئابوورین و بە دیاریکرایژەوەی کە وەکیلی بەڵێ دکتۆر فازل نەبی ئەڵێ کفری داراییە تۆ ئەمە یەک دوو ڕێکەوتنت کردووە لە مانگی دووە ئەڵەی پشتی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ 13 تریلیۆن و ئەوەندەیە مانگی دوو خۆت ئیمزاد کردووە چۆن نەکرێ ئێستا لە مانگی پێنجیان شش بەڵێ پێنج لە مانگی پێنج بڕیارەکە دەرچوو بڵێ تۆ پشکت نەماوە تۆ سێ مانگ لەمە پێش جوابی هەمووی جارە من تعقیب لەسەر برای خۆشەویست و زەمیلم ئەم ئیشاری بەوەی یاوتی مادەی 122 کاڵێ بێ حیسەی هەرێم بدەیت ئەمە هەیە مادەی 100 بۆ 180 دەستور هەیە هەیئاتی ئیتیحادی و ئەمانە کە هەیئاتی ئیتیحادی نەمانە مستەقیلن سەر بە مەجلیسی نەوابی عێراقین بۆ شامل ئەرزی ئیتیحادی عێراقن لە زاخەوە تافاو من بینیها بانکی ناوەندی من بینیها مفۆزی ئەولیای انتخابات زۆر حەشدی شعبیشی تیە بەڵێ لەگەڵ ئەمەی باز لە دروستکردنی چەند هەیئەتێک کراوە یەکێ لەو هەیئەتانە بۆ نمونە ئەڵێ قڕوزی خارجی ئەگەر وەرێگرت بە شێوەیەکی عادل هەیئەتێ دابنی بۆ ئەو قەرزانە بە شێوەیەکی عادل تەوزیعیکی بەسەر عێراقە پەرلەمانی کورد ئاگای لە مەحمووی بێزەواو نییە لەسەرەوە هەر سەیری موازنەی 2024 بکە کە یا 84 وەرەقە یا 86 وەرەقەیە پڕاستێکە بڕوان پێ بکە من سیرم کرد قەرزی کۆری و من حی ئەڵمانی و من حی ئەمریکی و ئیتالی و ئەم هەموو محەطاتی کارەبایە لە جنوب ئەم هەموو مەکتەب و مەدارسە تۆ سێریکە یعنی ئەمە نەم خەفەت خوارد شەویشان خری و دەستکەم بە گریان ئەشوبیلا لە شوێنێکە 5 میلیۆن دلارم دۆزیەوە بۆ سەدی دوکان باشە من یارمەتی من یەکشتانی خۆم تاو باشە بەس من یەک پرسیارەکەم ئەوە نوێنەری کورد ئاگای لی نییە باشە وڵای لە خۆیان پرس ئاگای لی ئەکرێت تۆ ئەم نیەتە لە عێراقەوە خۆی هەبێ ئەوە بقۆزێتەوە کە نوێنەری کورد ئاگای لی نییە بەشی هەرێمی کوردستان نەیە بابە تۆ ئەچی ڕئیس عشرەت و کەسی نزیفی حیزبەکان و لەسەر حسابی وەلا و ئەو پیاوێکی مطیع ئەنێری هەر ئەوە دەرەچێت دەست خۆش هەر ئەوە دەرەچێت متفقم زۆر چەند دکتۆری جامی ئەو چەند مختصی ناردووە یعنی شتی سیر ئەنێریەکی بە ئەندامی پەرلەمان بڕوان پێ بکە من ئەندامی پەرلەمان بووم لە ئەحدازی حەڤی شوبارە خەڵک مەمنون بوێنەمان لەگەڵا بگرێ ئێستا بۆ بە ئەندامی پەرلەمانی عێراق هیچیش نازانێ زۆرترین تەسریحی هەیە یعنی ئەسلی مەوزوعەکە بێ بڵێن بە پرسیارەکانتەوە ئەبێ ئەم هەیئەتانە هەبێ ئەم هەیئەتانی باسم کرد مادەی 100 بۆ 100 زائیدەن هەنێ مەوادی تری دەستور کاڵێ بێ هەیئەتانە هەبێ زۆر شت کراوە حکوومەتی هەرێم و پەرلەمانتارەکانی مهتەم نەبوون بە هیچی لەبەرەوە ئەمە ملکەجبوونی ناچاریە بۆ قانونی موازنە حکوومەتی هەرێم کەی پێی بکرێ هەڵەگەڕێتەوە خۆتە زانی وەک ئابووری و سربەخۆ و هێنانی یاسای شایستە دارایەکان لە 2012 بۆ پەرلەمانی کوردستان کە وەختە خۆمەندان پەرلەمان بوو من بیرمە و ڕۆژە بە ئاشتی هەورامی وت ئەو ڕۆژە ئەگەر ئێسش پرۆتۆکۆڵ و سیدی دانیشتنەکانی پەرلەمان ماوە بیهێنی بۆ درۆ ڕاستی وتم ئێمە کێشەی مادەی 140مانەیە ناوچەدا بڕاوەکە کێشەی میزانی پێشمەرگەمانەیە کێشەی تەسلیح و
تدریب و منشعاتی پێشمەرگەمانێت چەنەها کێشەمانێ کاک دکتۆر ئاشتی هەولانی پێم وتم تۆ بەما ئەم کێشانەوان حل نەکردووە کێشەیەکی تر ناهێنی ئیزافەی کێشەکانی ترمانیکی بۆ معلوماتێ بۆ بەغا خراپە بەهۆی ئابووری سربەخۆی خۆتەوە ئەگەر لە لاد نییە من ئەدەمێ من داتای وردێمێ بەهۆی ئابووری سربەخۆکی ئەمانەوە ئەمە واز لەو بێنە 39 ملیار دلار قەرزاری من بۆ تێنم زیاد لە 100 تریلیۆن دینار نێچیروان بارزانانی و مەسوور بارزانانی و نایبی ڕێژەراکانیان لە 2014 زەرریان لە هەرێم ماوە 100 تریلیۆن دلار زیاد لە 90 ملیار دلار بۆ تەهێنمەگە بڕواناقی ئەمە هەقا چوار سەحافی سربەخۆ کە دانیشن لەگەڵ کاگەنیە چیر و کاگمەشەلی بپرسن بڵێن ئابووری سربەخۆکەی تۆ 39 ملیار دلار قەرزیە ناوەتە سەرمان گەیشتۆتە 39 بەڵێ بەڵێ بەڵام تۆ ئەمە ئەگەر مولتەزیم بوویتایە بە قانونی موازنەکانی عێراق و کە لە ڕۆژی 150,000 بەرمیلەوە دەسی پێکرد هەر نەتدا تۆ ئەم میزانیانی کە بە داتای وەزارەتی دارایی خۆ دەڵێ ئەمەنم پیا کردو ئەمەنم سەرفڕۆ زەرەری جا لە 100 تریلیۆن دینارێ لە دانیشتوانی هەرێمی کوردستان ناو کاکە محکەمە نییە داواکاری گشتی نییە کاکە خەڵکی جەریئنی ئەگەر هەبێت لەسەر ئەمە ببیرێن بە محکەمە زەرەری زیاد لە 100 تریلیۆن دیناریان ناو کێژە لێوانە من بە ئەوراق و داتا و بەیاناتی عێراقی و هەرێمی کوردستان بۆیان نەهێنم ئەمە ئەوە جێبە ئیلتیزامکردن بە دەستوری بە قانونی موازنەوە ئەگەر ئەمان منتەزی من بە قانونی موازنەوە ئوستاز بەغا چەند پارەیەگە نێرێ موازنەی تەشغیلی تۆ نێرێ کە مەعاشی پێشمەرگە و مۆزەف و دار و بەردە ئەمە موازنەی تەشغیلیە موازنەی ئیسیسماری بۆ نێرێ ئەڵێ ئەم قوتابخانەیە لەوێ و ئەوە لەوێ و ئەو معمەلە لەوێ و ئەو سەدە لەوێ و ئەمە بۆ نێرێ غەیری ئەمە موازنەی تەتویری محافەزاتە بۆ نێرێ پارەی پترۆدۆلارە بۆ نێرێ هەرێمی کوردستان لەبەر بە قاچاقبردنی نەوتی خۆی لەبەر دزی و گەندەڵی خۆی بە تەنکەر بیفرۆشێ ئەم هەموو زەرەرەی لە خەڵکی کوردستان ناوە لە 10 ساڵە مەکتەبێ دروست نەکراوە معمەلێ سەدێ کاکە ئەوەی تاوانبارە سەرکردە کوردەکانی خۆمانن کە خۆیان سەپانەوە بەسەرەما خەتای بەغای چییە تۆ لە 150,000 بەرمیلەکەەوە فەرز کراوە بەسەر تا ئێستا زیاد لە 100 تریلیۆن دینار هاتە بۆم هەرێمەوە کاسفی بازار بژابووە مەشاریع بژابووە با سەگان بۆ تەواو کێ لێوانێ من داتایی بووە هێنم داتای خۆیانیان بۆ هێنم عێراق و هەرێم ئەمانن ئیلتیزام ناکەن بە قوانینەکانی موازنەوە زەرەری 100 تریلیۆنیان ناوە بەهۆی سیاسەتی ئەمانەوە 39 ملیار دلار خەڵکی هەرێمیان خسۆتە ژێر قەرزەوە بەهۆی ئەمانەوە موازنەی تەشغیلی و ئیسیسماری و تەتویری محافەزات و پترۆدۆلار نایە دوای ئەوە ئوستازی بەڕێز ئەڵێ هەنێ موچە لەسەر موازنەی سیادیە لە هەموو قانونیشی موازنە پێش ئەوەی قەراری تەخسیسات بیرێ بۆ وەزارەتەکان و بۆ کوێ و بۆ شوێ هەنێ دوو موازنە هەیە قەراری لەسەرگیرێ موازنەی سیادیە موازنەی حاکمێ موازنەی سیادی ئەمەیە ڕئیس جمهور مەسروفاتی پەرلەمان و مەعاشەکانیان و ئەنجا هەروە بێتەوە ڕاستەکە ئەم هەیە حەشدی شەعبی تایە بە جێشی عێراقیتیان نییە جێشی عێراقیتیان نییە سەیدم کردووە ئەو مؤسسانەی قەرزیان لێ کردووە هەمووی نووسراوە لە قانونی موازنە کە قەرزەکانیان بنەوە وەسوی قەرزەکانیان بەدەلی ئیشتراکیان لە مەحافیل و لە مؤتەمەراتی دەولی و لە یوئێن و ئەمانە ئەمە بەس یارمەتیم موچەی موچەخۆرانیش بخرێتە سەر ئەوە تێبگا من لەسەر موچە بخرا بەسەر نەفەقاتی سیادی موچەی موچەخۆرانی عێراق لەسەر موازنەی سیادی نییە بەس حەشدی شەعبی لەسەرە چەند هەیەک سەری قانونی موازنە باشە سەیرم کرد اینجا چی ماوەتەوە بنکڕەکەی ماوەتەوە ئیستیخباراتی لەسەرە دنیایەک هەیە ئەو موسەساتی لەسەر با خەڵک لێمان تێبگا مخابراتی لەسەرە استیخباراتی لەسەرە هەیە حەشدی شەعبی لەسەرە بەس جێشی عێراق و مۆزەفینی عێراق لەسەر موازنەی سیادی نییە موازنەی حاکیمەش پارەی دا و دەرمانە پارەی مەوادی غیزایی چێکی ئەمە هەر قانونە و ئەمە ئەساسیاتی قانونی موازنەی ئەبێ وابێ لە دوای ئەوە وەک چۆن بەشە میراتی وەختێ تەوزیعکرێ کە قەرزەکانی کۆچکردووی لێ بیرێتەوە ئەنجادا بەشەکرێ قوانینی موازنەش موازنەی سیادی و حاکیمی لێ دەرەکرێ ئەنجا ێت موازنەی تەشغیلی وەزارەتەکان و موازنەی تەشغیلی مۆزەف و ئەنجا موازنەی ئیسیسماری و چیچی قەراری لێرێ لەبەر ئەوە هیچ خەلەلێ لە دەستورانیە ئەوە شیعەکانن عاقڵ بوون
موازنەی حەجدی قسەی هەیئەی لەبارەی حەجدی شەعبیات بە زۆر پابەندبوونەوە بچۆتەوە. جا بە دوو پرسیارەکەی تۆ لە ڕووی داراییەوە کاک فازیل نەبی و توێتی ئێمە کفری داراییە. کاکە کفری دارایی چییە؟ تۆ ئەم 3 ساڵە ئەبێت 6 وەرەقەم ئاژوەر بگری لەم موەسەسەیە وەکو شخصی تۆ لەم 3 ساڵەیە تۆ 40 وەرەقەی و مەعاش وەرگرتووە 20 لە ئیدارە قەرز کردووە هەر لە بەشی مالی تەلەڤیزۆنەکەی خۆت تو پێویستم پێیەتی ئێمە قاسەی پێیەکڵە کاکە تۆ 6 تاو مەعاش و چەند مانگ بە 20 قەرز کردووە لە قانونی بودجە ئەو حساب ناکرێت نا یارمەتی بە حسابەکرێ سەقف بۆ دانراوە پێسەی تۆ ئەمەنێ دوانیان و 4 تریلیۆن دینارتان هەیە بۆ ئەڵێ 13 تریلیۆن دینارتان یارمەتیم بە ئتیفاقەیە بەڵا ئتیفاقی ژێ داهاتی نانەوتی نیوەی بە پێ قانونی موازنە و بە پێ قانونی هەرێکسانەڵێ ئەوەنەیە ئەدەمەوە ئەڵێ ئەوەنەیە ناتوانێت ئەوەنە نییە کاکە تەقاری لە ڕووی داهاتی نەوتەوە کاکە خۆی کتابی نەگربووە بەغاوتی 470 میلیارد دینارە ئەڵێ کەمی کردووە ئەڵێ تێگەیشتنیان لەبارەی داهاتی نانەوتیە فیدرالیەکانیشەوە وەکو یەک نییە ئەوە یەکێکە لە گرفتەکان لەبارەی داهاتی هەمومانەوە جگەرە و مەشروب گومرگ نایەن ڕووناوانە ڕوونە بەس عێراق ئەوەی پێ چارەسەر عێراق ئەوەی پێ چارەسەر ناکرێت بەڵام یارمەتیم عێراق بابێ ئەو چارەسەرگە لەسەر ئەو مەمنونین بابێ داهاتی نانەوتی باڕوونیگەینەوە پرسیارەکە لەسەر ئەوەیە وەزیری دارایی عێراق خات و تەیب سامی ئەیتوانی دوو ڕێگە بگرێتە بەر ڕێگە سەهلەکەی بردەبەر وتی تۆ سەقفی مالی خۆتت هەمووی بە مەقاسە بەوەی کە داهاتی نەوتی نانەوتی لەتە کۆمپلێتی کردووە بۆم 3 ساڵە ئەمە ڕێگەی یەکەمە ڕێگەی دووەم هەر ئەوەی توانی قانونی بوو معاشی مۆزەف بنێرێ بەڵام بێ سکاڵاکە لەسەر وەزیری مالی هەرێم لەسەر ڕێژەرای هەرێم بڵێ باقی ئەو پارێت بۆ نەناردوو وایە ئەمە قانونە تۆشکانوتە ئەمە قەراری محکمەی تۆشکانوتە کە ئەمە یەکەمی کردووە ئەمە یەکەمی کردووە ڕێقورسەکەی نەگرتوتە بەرکە ڕێی دووەمە لەبەر مداراتی سیاسی لەبەرەوەی ڕەنگە ئەحزابی سیاسی لە عێراقا بۆ انتخاباتەوە ئەوەی لێ قبوڵ نەکەن ئەیتوانی تەیسامیەی توانی بێ شکاتکە لە دادگا لە دادگای تاحقیق لەیان بەم هەموو چیتر ماوە هیچی وانەما ئێمەوەلات کاک ئازاد بەم هەموو با بڵێین لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسیەوە هەرمی کورسان کە لەبەری دنیای یاوە بەدەستەوە لە دوای جژنیش بە دڵنیایی ئەبێ گفتوگۆ بکرێ ئەنی ئەگەر گفتوگۆ بە هەڵکشانێکی زۆرەوەی یان چۆنە چۆن نییە نازانم بەڵام دەبێ بکرێ بەم دوو تێگەیشتنە زۆر جیاوازە لە ڕووی قانونی لە ڕووی دارایی لە ڕووی سیاسی هەرێمی کوردستان و بەغدا دەتوانن بگەنە شتێکی دیاریکرا و یان بە هەمان فۆرمی گفتوگۆ و هەمان چارەسەری کاتی ڕاستیەکە ئێمە بەردەوام لە ناو ئەم بازنە داخراوەبی کاکڕەنجارێکی تریش لەگەڵ بەڕێستانە من ئاماژەم بە شتێک کرد بڕوا بکە نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە نەکرێت شتێک نییە بە ناوی چارەسەرکردنی کێشەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ کاک بورهان باسی هەندێک ئەرقامی کرد لە قانونی موازنە فێری قانونی موازنەی ئیتیحادی بکە ژمارە 13 بۆ ساڵەکانی دارایی 23-24 لە مادەی یەکە باشە لە مادەی یەکە ئەڵێ ئیراداتی عێراق زیاترە لە 130 تریلیۆن دینار چۆن ئەم داهاتەیەت لە ڕێگای فرۆشتنی 3,500,000 بەرمیلی ڕۆژانە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە 400,000 بەرمیل کە هەرێم وەستاوە من لەگەڵ کاک بورهانم کە مەسەلەن خەلەلێک هەبێت یان بە هەدەردانی سامانی گشتی هەبێت تۆ بێ پەنا بۆ موئەسەساتی عێراق بەریت بتەوێت نەتەوێت دەوڵەتێک وەکو عێراق لە چاو هەرێمی کوردستان دەوڵەتێکی وەکو چۆن بڵێ تازە دانەمەزراوە عێراق لە ساڵی 20ەکانە دەوڵەتە بە تایبەت ئەم دستورش کە من و کاک بورهان زۆر تەرکیز لەسەر مادە دستوریەکانەکەین من لەم قەیرانە کە دروست بووە کاکڕەنج بڕوا بکە ئەوەی کە تەیف وتی و سۆدانیش من هەمووی بە بیان و ئابینم بۆ قەراری محکەمەی ئیتیحادی هەیە لەوەی 224 سەبارەت بە تەوتین چەندین بڕگەی دستوری قانونی من نائم هەمووی باس بکەم باشە کاکڕەنج لە مادەی 111 دستورە ئەڵێ نەوت و غاز مڵکی هەموو هاوڵاتیانە خۆی عێراق چی هەیە لە 1995 داهاتی نەوتە چی تێ ئەچوو کاکڕەنج چی تێ ئەچوو وەکو بەڕێزت وتت معقولە دوو بەیانی جەژنە تۆ راپۆرتێک 3 ڕۆژ پێش ئەوە
چییە وڵا گرێبەست کراوە قەراری محکەمەی ئیتیحادی سەبارەت بە تۆتین ئەڵێ کێشەی سیاسی نێوان یاخود کێشەی قانونی نابێ پێ هەڵکێش بکرێ لەگەڵ پرسی موچەیە کاک ڕەنج ئەمە زۆر وازەحە سەیریکە مادەی 121 دستور ئەمە بۆ محکەمەی ئیتیحادیش زۆر جار لە داوا ڕوونم کردوتەوە ئەڵێ بەشێک لە داهاتی ئەو داهاتە کە لە حکوومەتی ئیتیحادی بەدەستیێنێت بۆ هەرێمەکان و پارێزگاکانە بۆچی تەخسیسەکرێ ئەڵێ تەکفی لێ قیام بئەعباءها ومەسئولیاتها باشە تۆ مەکتەبت هەیە خەستەخانەت هەیە هێزە ئەمنیەکانت هەیە کاک ڕەنج بە پێ دستوریش بێ ئەو حکوومەتی دایکە باشە کاکە خۆ نەموتووە پارە بنێرە بۆ فەڕەزنە بۆ یەکێتی و پارتی ئەوڵێ لە لاتە پێی تەقدید ڕقابی مالی هەرێم و بەغاڵێ لە لاتە خۆت سەرفی ناکەی هەمووی بیانوە با من یەکشتر پێ بڵم کاک بورهانیش قانونیە ئێستا هاتووە ئەڵێ وڵا دەرهێنانی نەوت و بەرهەمێنانی نەوت لە اختصاصی حەسری حکوومەتی ئیتیحادیە ئەمە دستوری عێراقم لایە باشە مادەی 100 دستور زۆر بەوازحی اختصاصەکان کاک بورهان بەس ئەفۆنکە اختصاصەکان زۆر ئەمە لە قانونی ئەمە بۆ زانیاری بەڕێستان لە قانونی ئیدارەی دەوڵەتی عێراقی پێش ئیقراری دستور لە مادەی 25 بڕگەها ئەەکەی ئەمەتە ئەڵێ ئیدارە ثەرەواتە طەبیعیە للعێراق حەسرە بە حکوومەتی ئیتیحادیەوە کە دستور ئیقراری پێکرا ئەم بڕگەیەتیان نەهاو بە کۆپی پێیست دایان بەزان مادەی 25 قانونی ئیدارە بەڵام موشەی کەلیمەی ثەرەواتی طەبیعی سامانی سروشتی دەرهێنرا مادەی 112 دستور ئەمە کاکە من پارێزەری هیچ حزبێکی سیاسی نیم وەکو یاساناس و دستورناس ئەبێ پارێزەری هاوڵات بۆ سامانی گشتی لە مادەی 111 دستورە ئەڵێ ئەی هاوارە ئەمە مڵکی هاوڵاتیانە نەیوتووە مڵکی هیچ حزبێکی سیاسیە کاگازات ئێستا مڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە ناوەی لە بەسڕە دەریێت ناوەی لە هەرێمی کوردستان من پرسیارێ لە تۆ بە دڵنیاییەوە کاگڕنج پرسیارێ لە تۆ قانون و مادەی دەستورەگاڵێ نەوت و غاز مڵکی شعبی عێراق بەڵێ بەچی حەقی تۆ چی عقودی خدمە هەیە عقودی مشارەکە هەیە بەچی حەقێک بە پێچوانی دەستورۆ تۆچی هەرێم لەسەر پێش لەسەر نەوت کردوێتی ئێستا لەسەر گاز کردوێتی عقودی مشارەکەی کردووە تۆ شەریکە بۆ مڵکەکەی شعبی عێراقی دروست کردو بە پێ دستور کردوێتی کاک بورهان پێم وتی مادەی 100 تیانی هەر محکەمەی ئەڵێ مشتەرەکە کاکە ئەڵێ بەرەمێنانی ئەو هاتووە ئیش بە قانونی ئیدارەی دەوڵەتی 2004ەکە من باسی دەرهێنان و گواستنە و فڕۆشتنی ئیدارەدانی ناکەم باشە باسی مڵکێتەکە یەکەم مڵکێتە ئەڵێ مڵکی شعبی عێراقە تۆ لە بۆ 50 ساڵێک عقودی خدمەت نەکردو عقودی مشارەکەت کردووە شەریکی بۆ عقودانە لە حکوومەتی ئیتیحادی کێیکە گەلێکیان یان وەزارەتی نەفت و سۆمۆ کەسی نەکردووە کەسی تۆ سوڵتە و بۆچی داناوە کاک بورهان شەریکاتی کردووە بە شەریک شەراکەت ئەمە کاک بورهان شەریکاتی خۆت بەس یەک تێبینی لە دەرەوە دروست ئەو زوڵمان بەرامبەر کێشەی لەگەڵەوەیان نییە کاک ڕەنج بن یەک نمونەی قانونیەنم ئەگەر نەوتی هەرێمی کوردستان کاک بورهان وتی ئەگەر نەوتیان ڕادەست کردبا 2023 قانونی موازنە مادەی 12 دانرا کە کولفەی ئینتاج و بەرهەمێنان کرا بە $8 وتی ئەبێ وەکو بیرەنەوتەکانی بەسڕە دوای 2025 بیریان کەوتوتیان نەوەڵا بیرەنەوتەکانی هەرێمی کوردستان لە ڕووی جوگرافیا جیاوازە باشە من سەرەتا شتێکم وت تۆ ئەگەر ئەم هەڵە تەشریعیە و نەکردبا نەوتی هەرێمی کوردستان بڕۆشتە بە $16 بۆ دانرابە ئێستا تۆ مەزدەڕێکی تری داهات بۆ بودجەی گشتی عێراقت پێیا کردوەڵم عێراق لە چی حکوومەتی هەرێم نایەوێ ئەو نەوتە ڕادە وانە خۆشی یارمەتیم بە بۆوانەڵین خۆی ئەپی کۆری فێر کردووە خۆی کۆمپانیەکانی فێرگۆڕێناڵی عێراق ناوێ وەری کاسانی بۆچی ئەگەر وەری ئەوە منی خۆی کەمە بێتەوە کاکڕنج هەم بەس یەک تێبینی لەسەر بەڕێز کەم کردوەوە کاکڕنج یەک تێبینی لەسەر بەڕێزت پێش قانونەکە هەموار کرێ کۆنەکە بڵێ بەس مادەی 12ەکەی هەموار کرا کاکە بمادە 11یان 12 بڕگەیەکی تایە ئەڵێ ئەگەر نەوتی هەرێمی کوردستان نەتوانرا لە ڕێگای منفەزی تورکیا بەڕێوە برێ ئەوەی کە بەڕێزەوتت ئەبێ حکوومەتی ئیتیحادی 400,000 بەرمیلەکە وەرگێ بۆ داهاتی ناوخۆ تۆزانی حکوومەتی ئیتیحادی بە هەرێمی وتۆچی وتوێتی من شوێنم نییە سەواشتا
ئەمە بە فەرمی کاک بورهان جاران داوای 16,000 بەرمیل ڕۆژانەیە کرد. ئێساڵێ من 120,000 بەرمیل مێ ڕۆژانە لە عێراق پارەی کۆمپانیەکانی ژەبێ حکوومەتی عێراق بێلەی بکۆڵێتەوە بزانم 120 بۆ چیە بۆ احتیاجی لە هیچ شتێکی یەکێتی و پارتی ناکۆڵێتەوە نە لە نەوتیان نە لە داهاتی ناخۆ و نازانم چیان بەس یەخەی خەڵکی هێرێمی کوردستانی بەڵێ کێشەکە لەگەڵ یەکێتی پارتیا چارەسەر نەک لەگەڵ منە برای بەڕێزم انتخابات بێ لەگەڵەوانە بەدڵنیایی وتی $8 کەمە بۆی کرا بە 16 مدەیەکی زەمەنی دانراوە بۆیان هەیە لیژنەیەکی بێلایەن کۆمپانیا بێ لیژنە بێ لە خاریجەوە بێ بڵێ ئەمە ئەگەر زیاتری تێچوو 16گەشی بووە زیاکەن حکوومەت هێرێم نایەوێ ڕادستیکە ئەیا بە مەسفاکانی خۆیان ئەید لە ناوخۆی فرۆشێتەوە ئەینێرێتە دەرەوە نەوت و گازی هەرێمی کوردستان لە پاکستان و ئەفغانستان عێراق بۆچی پێخۆشە یارمەتی براو ئەوێ ئەو نەوتە لە قاچاق لە هەرێمی کوردستان و بە قاچاق بچێ بۆ ئێران عێراق نایەوێ وەریگرێ عێراق نایە چونکە ئێران ئەم شتەی پێ باشە نەوتە قاچاغی هەرێمی کوردستان بمێنێ بۆ ئەوێ ئەمە یەکێکە لەو بەغدا چێ حەلیفەکەی ئێرانە جگەل لە هۆکاری تێچوو ئەوەی کە لە پشکی عێراقیش کەمەکاتەوە لە پشتی عێراق کەم کراوەوە ئۆپێک کەمی کردوەوە ئەمە کەمتریەکاتەوە ئەوەیە مشکلەکە ئەمە کەمتریش یەکاتەوە خۆی مشکلە زانی بەساوم ئێستا عێراق ڕازی بۆ نەوداو دەگا کێە حکوومەتی هەرێمەڵێ من ڕازیم بەڵام ڕاز ناکە ئەپیکۆر بەحساب شەریکاتی متعدی جنسی کە ئینتاجی نەوتەکەن و دەریهێن و نەقلەکەن ئەوانە ڕازینین تەڵەباتی تعجیزیان هەیە بۆ نمونە حکوومەتی هەرێمەڵێ لە 20,000 وڵێ من 120,000 بۆ ئیسیعمالی ناوخۆ قەوسێکی بچووکی قانونی ئەوەی تۆ بەس باش من مەجالت هەیە ناتوانێم ئەو دەسەڵاتی نییە ئەزانی کێوێ ئەو دەسەڵاتێ قانونی هەیە مەنافزی حدودی وەک خۆی جێبەجێکرێ هەیە نەزاها عێراقی کە هەیئاتێکی اتحادی بە پێی مادەی 100 بۆ 100 بۆ شامل ئەرزی عێراق بگەڕێتەوە ڕقابەی مالی عێراقی بگەڕێتەوە بانکەکانی عێراق بگەڕێتەوە شتێک کە ئێمە ڕەخنەمان لێ هەیە چییە ئەوەیە کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان سفرە لە ماوەی لەو کاتووی کە ناردنی 2023 و تقاریدی دیلۆی تیژنی سفر ڕاستە سفرە وایە عێراق ئەم سفرەی وەرگرتووە ئیمزای لەسەر کردووە عێراق کەچی دواتر تەیف سامی دێ ئەڵێ ڕقابەی مالیە هەیە ڕقابەی مالی هەرێمی مالی هەردووکیان کاکە ئاواتی کردوڵە داتی ناوتی هەرێمی کوردستان سفر برای بەڕێزم کاکە ئاواتی شێخ جەناب مقابلەی هەبوو چەند شوێ پێش ئێستا لە گەڵ ڕەنجە لە ڕووداو دوو جار لی پرسی باسی ئەم تەنکەرە نەوتانی لێکرد جوابی نیایە جوابی نیایە وەڵامێکی تریایە و باشە کاک ڕەنج بەس یەک تێبینی قانونی ئەوەی کاک بورهان وتی کوب بە کورد باسی نەوت و ئەوانەکرا باسی کۆمپانیای وەبەرهێنانە نەوتیەکان هی ئەژنەبیەکان کە لە هەریم لە هەمواری قانونی بووجە باشە مادە 12 هەموار نەکرا ئەڵێ پێویستە لیژنەیەک لە ماوەی 60 ڕۆژە هەموارەکە پێش چەند مانگەکرا لە 2025 لە نێوان وەزارەتی نەوتی عێراقی و سامانە سوود ئەگەر نەکرا دەست کێ وتی حکوومەتیان ئەڵێ یەجب على الرئیس مجلس الوزراء اتحادي يعني سودان قرارێک با جهت کاکە بۆ نەیاوە بۆ ئەو خەڵکە برسیاکەن بۆ نەیاوە کاکە ئێمە قانونی خۆ منابێ لە خۆمەوە قسە بکەم قانونی موازنە هەموار کراوە سودانی ناتوانانی ئەم وەڵام منیکەم کار بۆ خەڵک برسی بێ لە جەژنا بۆ داهاتی عێراقنەوە پێنجی نەوتە ئەمە قسەیکە ئەو ئەحزابی شیعی دایناوە ئەو چۆن ئەتوانێ ئەم حیزبی قانون ڕێگای پیاوی ئێستا ئەو ئەڵێ بە قانون موچەنانێرم قانونی موازنە ئەڵێ دەسەڵاتی سەرۆک وەزیران ئەڵێ حیزبەکان پیان کردووە بەڵێ ئەسڵەن ئەڵێ چوارچێ هەمانگی پێی ئەسڵ و ئەساسی هەمانگی بۆ نایەتی تۆ سیقە بە قسەی پارتی هەیە با بە چوار منە لەویان مزاهرەکەن ئەڵێ دەستی دەرەکی لە پشتە چێ پارتی واڵێ یەکێتی واڵێ تۆ سیقە بۆ قسەی پارتی ویشێتی هەیە وڵات سیقە بە قسەیەکی حەزەمیە دەنگیان پێە برای من خۆ ناتوانانی ئەو ئازادیان لێ بزانم خەڵک هەیە دەنگی پێ ئەمە حەقیقەتە خەڵک 63 ئیچی لێ ئەەکەیت ئەو ئەڵێ ڕێژەی دەدان ئەوەنێ سۆفتوێر دەنگیاوە من نازانم برای دانوستانەکریاننا دانوستانەکریاننا حەلەبەیان وڵی حەزەم یەکش بێ بڵێم
تایەکێتی و پارتی خاونی هێزی ئەسکەری و ئەمنی بن کەڵەگایی ئەمان و برسیکردنی خەڵگەر بەردەوامێ بەغدا ژەر پیان ناکرێت کلیلی چارەسەری ئەم وڵاتە داماڵین یەکێتی و پارتیە لە هێزی ئەسکەری ئەمە یەک دووهەم تا ئەم حیزبانەی لە دەرەوە یەکێتی و پارتین تاکە بەیەک لیزدامە بەزڵ لە انتخابات چێ ڕێگری لێ کردووی لەسەر مێزێکی مدەوەر دانیشی کاکە سەرکرداتی هاوبەش دروست مەکە لەسەر مێزێکی ئاوا دانیشن کاکە نقاتی خلافمان بۆ ئەولا بەڵام ئێمە لەسەرمانە نقاتی التقا هەڵوێستمانیەکە بەڵ زەخت لێ یەکێتی و پارتیکەن ئەمە نابێ زەختکەن نەود نەدزرێ زەختکەن تەوتین بکرێ زەختکەن بڵێن ئەم پڕۆژەی ڕووناکی ڕەفز دەکەین کاکە بەرامبەرەکان یەکێتی و پارتی ژیژ نین برای بەڕێزم باش یەک تێگەیشتن هەیە ئەم پرسە بە نێو دەوڵەتی بکرێەوە بزانم زۆر جار پارتی بەچی بە نێو دەوڵەتیەکەی بیکا لە قازانجێتی چیەکەی بەچی بە نێو دەوڵەتیەکەی ناتوانێت بە نێو دەوڵەتی ئەوش ئەوراقی پێڵە تۆ ملتەزیم نیە بمانەوە زەرەرەکایان قازانج بیکات چۆن ئەیکی زەرەرەکای قازانجەگەر بە نێو دەوڵەتی بە دڵنیایە باسی تەڕەفی سێمەکرێت لە بۆ قازانجکردنی ئەم کێشەیە دڵنیا بە قانونی ئازادکردنی عێراق لە ئێران دەرچووە و لە دوای ئەم من پێم وایە چۆتە کۆنگرس ئەو نفوزەی ئێرانەوەی کاک بورهان وتی من پەیوەستم نییە بە حزبە سیاسیەکان مادەی 116 دستور ئەڵێ پاراستن هەرێمی کوردستان کیانێکی دستوریە بەدیلت چییە ئەگەر هەرێمی کوردستان لەبەر ئەوە من ڕقم لە پارتی بێ لایەن یەکێتی بێ لە چاوی ئەوانە ئەبێ ئەم هەرێمە بمێنێ وەکو هەرێبێک سیستمی فدرالیش التیزامی پێ بکەن ئەم هەرێمە من مەبەستم چییە وەکو هاوڵاتی بەپێ ئەم دستورە من پێچوانەکەت کاک بورهان ئەگەر یەکێتی و پارتی خەلەلیە پێم وایە بچن بۆ ناوچەی سەوزی بەغاش تۆزێ حزبەکان ئەوانەی کە بە ئیعازی ئێران ئیشەکەن خەڵک برسیەکەن بەرەکەم دزە بڵێم ئەو بۆ دزیەکان ئەمە مبەرە لەبەرەوەی ئەحزابی من باسی بۆتی خەڵکەکەم داهاتی نوتی عێراق بڵێم ئێوە دوو پرس تێکەڵەکەن کە گیان ئەوەی لە هەرێمی کوردستان خراپ بەڕێوە ئەوە نابێکی دیکەیەکی ئەوەی کە ئێمەمانەوەی کیانەکە شتێکی دیاریکرا کاکە ئەوەی دژیمانەوەی کیان یەکێتی و پارتیە کێ حکومکە حکومکە بەڵامانەوەی لە پەرجاوێکیان لە دەستدا بابە ئەمەریکیەکان ناوچەیدا بڕاویان نانێ وەریان نەگرتەوە ئەو قسانە یعنی ئەم دەهۆڵی کوردایەتی یەکێتی و پارتی لە بەڵگەمانخوا ئەمە کۆتایی هاو خەڵک مەعیشەت چاوەڕێی کۆنفیدرالی بەڵێم چاوەڕێی کۆنفیدرالی خۆبی بە ئیمپراتۆریەت ناکرێت برای بەڕێزم خەڵک پارە بۆ قسەیە نایە من وەک منگلادیشی باسی پارە قسەکانم تەواو بکەم کاکی بڵێ خەڵک پارە بۆ قسێ نایە من وەک منگلادیش و ئەسوپیم لێکەی باشە بەڵام مناڵی خۆ لە خارج بخوێنێ ئەسپی آخرمۆدێ ئەسپی گرانبەها و هەمووی پێوەستە بەناوکارەکانمان کرد ئەمان شانی شەریفە من باسم کرد بە پێ ئەم دەستورە حکوومەتی فدرالی حکوومەتی دایکە من گوێم لە تۆ فەرموو من ئەڵێم ناکرێ ئێمە وەک ئەسیبی بژین بەخۆی چەتەگەری کوردایەتیەوە ئەمە کوردایەتی نییە ئەمە چەتەگەرایەتی خەڵک ژیان خستەخانەی حکومیە بێ بچێ عیلاج وەرگێ خستەخانەی حکومی تۆ سیستمی فدرالی تۆ خۆ دەوڵەت نیت ئەم فدرالیە تۆ حکوومەتی دایکەکە و لە بەغایە ئەمان چەتەنەوەی تۆوتت بڕۆ با بەغا بۆت بکە ئەی بۆ نایکداهاتی باتەسیە لە جەژنام و چەنانێرێ کاتم نەما کاک بورهان ڕەشید پارێزەرۆندامی پێشووتری پەرلەمانی کوردستان کاگازار دۆسکی شرۆڤەکار و ڕاشکاری یاسایی سپاسان باستەکەم بەدوعا